لەوانەیە لە پڕێکدا ژمارەیەکی گەورە بە منیان بە هەر کەسێکی تر بوترێ نەتوانێت بە خێرایی جاران و زەربی یەکتریان بکات و ئەنجامێککە پێبات چجا بگاتەوەی کە هەندێکمان ڕەنگە هەر جدۆلی زەڕمانە تاوکو ئێسا لە بیر نییە هەر بۆیە لە مۆبایلەکانی هەموماندا حاسیبیان بۆ داناین چونکە دەزان مرۆڤ بە گشتی کێشەی لەگەڵم بابەتە هەیە کەچ کەسانێک نەک هەر کێشەی ئەویان نییە بگرێت داهێنان دەکەن و خێرایەکی سەرسوڕێنەریان هەیە لە لێکدانی ژمارەکاندا ئێمەم شەو لە چیرۆکە هەواڵ کەسێکتان پێدەناسێرین کە شتێکی زۆر جیاوازە ئێوارتان باش بە خێر بێن بۆ چیرۆکە هەواڵ من لۆنە بکرم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی کۆبوو و وەزارەتەکان ڕاستپێران بۆ هاوکاریکردنی زیاتری میدیا ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتیەکانی ڕاستپارد بۆ زیادکردنی بەرهەمێنانی ناوخۆ و کۆنتڕۆڵکردنی نرخی سوتەمەنی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی گەرمیان چاندنی بەرهەمە کشتوکاڵیەکانی هاوینەی قەدەغە کردووە بەهۆی ئەوەی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ کەم بووە و ئاستی ئاوی بەنداوەکەش کەمی کردووە ئەو بڕئاوەی بۆ وەرزی هاوین لە بەنداوی دەربەندی خاندا هەیە بەشی خواردنەوەی ئاوی ناوچەکە ناکات هاوڵاتێکی دانیشتووی سۆران لە منداڵیەوە ئارەزووی کۆکردنەوەی گۆرانی هەیە لە مۆزەخانەکەی سەروەردا گۆرانیە کۆکراوەکان نزیکەی 23,000 دەبن و دەنگی هونەرمەندانی کلاسیکی وای تایە کە ڕەنگە لای خەڵک زۆر ناسراو نەبن ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوو و چەند تەوەرێکی تاوتوێ کرد لە دەستپێکی کۆبوونەوەکەدا ئاماژە بە دیدارەکەیان درا لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنی کوردستان و لەم بارەیەوە وەزارەت و بەرپرسانی حکوومەت ڕاستپێران کە هاوکاری زیاتری دەستگاکانی ڕاگەیاندن بکەن و ئاسانکاری پێویستیان پێشکەش بکەن و زیاتر زانیاری و ڕوونکردنەوە دەرباری کار و چالاکیەکانی حکوومەت و دەستگاکانی ڕاگەیاندن و ڕایگشتی کوردستان بگێنن دواتر جێگیری سەرۆکوەزیران پێشنیازی کاراکردنی یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە هەرێمی کوردستانە کرد ئەویش لە ڕێگەی دەرکردنی ڕێنمایی ئاسانکاری جێبەجێکردنی یاساکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆەوەی بە شێوەیەکی سیستەماتیک بابەتی پێدانی زانیاری دروست بە هەموو ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان ڕێک بخرێتەوە هاوکات سامان بەرزنجی وەزیری تەندروستی راپۆرتێکی بەرفراوانی دەربارەی ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی نەخۆشیەکانی سکچوونی تونند و پەتای کۆلێرا و کۆنتڕۆڵکردنیان خستەڕوو کە تێیدا بە ئامار و شیکار هۆکارەکانی سەرهەڵدانی پەتاکە و ئامادەکاری و ڕێکار و وەڵامدانەوەی وەزارەتەکەی خستەڕوو ئەنجومەنی وەزیران پێشنیارەکانی راپۆرتەکەی وەزیری تەندروستی پەسەند کرد و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکانی ڕاستپارد بۆ بەردەوامبوون لە سەر ڕێکارەکانی ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ئەم پەتایە و چارەسەرکردنی سەرچاوە و هۆکارەکانی نەخۆشیەکە بە تایبەتیش پاکردنەوەی سەرچاوەکانی ئاو و هوشیارکردنەوەی ئاوڵاتیان لەم بارەیەوە پاشان لەلایەن کەمال محەممەد ساڵح وەزیری سامانە سروشتیەکانەوە بە وەکالەت دەرەنجامی بڕیاری کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی وەزیران سەبارەت بە کێشەی بەنزینیش خرایەڕوو وەزارەتی سامانە سروشتیەکانیش ڕاستپێردرا بۆ زیادکردنی بەرهەمێنانی ناوخۆ و کۆنتڕۆڵکردنی نرخی سوودەمەنی سەبارەت بە پرۆژەکانی چاکسازی ئەنجومەنی وەزیران جەختی کردەوە لە بەردەوامبوون لەسەر پلان و بەرنامەی چاکسازی کابینەکە کە بەشێکی گرنگ و سەرەکی بەرنامەی کاری کابینەکەیە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا بە گوژمەی 373 ملیۆن دینار پرۆژەیەکی درێژکردنەوەی ئاوڕۆ لە شاری سلێمانیدا جێبەجێ بکرێت وەزارەتی شارەوانی بڵاوی کردوتەوە بە مەبەستی پەرەپێدان بە سیستمی ئاوڕۆی شاری سلێمانی پرۆژەیەکی درێژکردنەوەی ئاوڕۆی لە سنووری شەقامی سەرەکی هەواری شار بۆ گەڕەکی کانسپیکە جێبەجێ دەکرێت وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریش ڕەزامەندی خەرجکردنی گوژمەی 373 ملیۆن دیناری داوە ئەمەژە بەوەشکرا وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەپێی فەرمانێکی وەزاری لەسەر ڕێژەی لە سەدا سەدی داهاتی فرۆشتنی زەوی شارەوانی و بڕیاری خەرجکردنی ئەو بڕە پارەی داوە بە مەبەستی جێبەجێکردنی پرۆژەکە و درێژکردنەوەی ئاوڕۆی سندوقی ئاوەڕۆی بوری جیاکراوە لە 190 کەڵەکن لەژێر شەقامی سەرەکی هەواری شارەوە بۆ گەڕەکەکانی کانیسپیکە لە سنووری سەرۆکاتی شارەوانی سلێمانی
ساڵانی ڕابردوو لەم کاتەدا زەویەکانی نزیک لە بەنداوی دەربەنیخان بە بەرهەمی کشتتوکاڵی هاوینە دەچێنران، بەڵام بەهۆی ئەوەی کە ڕێژەی بارانبارین ئەم ساڵ کەم بۆتەوە و ئاستی ئاوی بەنداوەکەش کەمی کردووە، ئەو بڕاوە بۆ وەرزی هاوین لە بەنداوی دەربەندیخاندا هەیە بەشی خواردنەوەی ناوچەکە ناکات کە سەرچاوی ئاوی خواردنەوەیان ڕووباری سیروانە. بەڕێوەبەراتی کشتتوکاڵی گەرمیانیش بڕیاری داوە بەرهەم کشتتوکاڵی هاوینەیەکان لە کەناری ڕووبارەکەدا نەکرێت و جوتیارانیش دەڵێن وشکە ساڵی زۆرترین زیانی لێداون. ڕەفیق کە جوتیارێکی گەرمیانیە سەبار بەبێ ئاوی دەڵێت کە ئاو نەبێ ژیانیشمان ناوێت. حتا دەمەت بیکەنە تەڕی نابین. ڕەفیق جوتیارێکی گەرمیانە لە زەویکی پڕلەپیتی بەرهەمداردا کە لە چەند ساڵی ڕابردوو گرفتی کەمبارانی و کەم ئاوی نەبووە چەندین جۆر بەرهەمی هەبووە، بەڵام ئەوە 2 ساڵە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی لە گەرمیان هیچ بەرهەمیان نییە و ژیانی جوتیاران و گوتنیشینانیش قورستر کردووە. وشکە ساڵی تاسیری هەیە زۆر جار لە دوا ساغە فەلاعەت ئەگە بارانەوێ فەلاعەت نییە، گەنم ناوێ هیچ ناوێ. ئەمجا بێبارانیش تاسیری کردە لە مەڕماڵەیە لە فەلاعەت لە هەموو بارێکو. ئەمجا ئێرانیش ئاوی گرتێتەوە و ئاومان نییە. ئیساکە تقریبان دەور 80-90 مەتر ئاو دابەزیە، زیاتر لە 80-90 مەتر ئاو دابەزیە. ئەمجا لە دوا ساغەش کە ئاومانەوێ ژیانیش ناوێ. جیا لە کەمی بارانبارین ئاوی بەنداوی دەربەندیخانیش بە جۆرێک کەم بۆتەوە کە ڕێگە نادرێت جوتیاران کشتتوکاڵی هاوینە بکەن، بەڵکو هەموو هەوڵەکان بۆ ئەوەن پارێزگاری لە بڕی ئاوەکە بکرێت و تەنها بۆ خواردنەوەی هاوڵاتیان بێت. بەڕاستی کەمی ئاوای لێ کردووە کە ئێمە خۆمانێکی لەوانە بین کە بڕیار بدەین نێڵێن ئەمساڵ بڵێن بەروبوومی هاوینە بچێنێت. زۆر بەداخەوە تەبعەن ئەمە زەرەتێکی زۆری هەیە بۆ جوتیاران، بۆ بڵێن اقتصادی وڵاتی خۆمان، بەڵام ناچارین چونکە ئاوی دەربەندیخان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. مطلقاتی دەربەندیخان بۆ ئەم 3 مانگە لە 35 متر بۆ 30 متر خۆی ئەگرێتەوە ئەگەر کەمیش نەبێت. ئەم ئەوە نەبەش ئەگا کە بتوانین ئاوی خواردن بۆ مرۆڤەکان و ئاژەڵ و باغدارەکان دابین بکەین، بەڕاستی تەسیرێکی زۆری کردووە. ئەو تا سەدان هەزار دۆنم بەبێ ئاو کەوتووە ناتوانین بیکەنە بەروبوومی هاوینە بەبوونی کەم ئاویەوە. جیا لە شار و شارەدیەکانی سنووری ئیدارەی گەرمیان کە بۆ ئاوی خواردنەوە و کەرتی کشتتوکاڵ پشت بە ئاوی ڕووباری سیروان دەبەستن، پارێزگای دیالەش بە هەمان شێوە بۆ ئاوی خواردنەوە و کەرتی کشتتوکاڵ پشت بە بەنداوی دەربەندیخان دەبەستن. 1,500,000 دۆنم زەوی تەواوی ئەو ناوچانەش بۆ کشتتوکاڵکردن پشت بە ئاوی سیروان دەبەستن. هەرێم جاف، کوردستان 24 دەربەندیخان. چۆن مرۆڤێک کە نەخۆش دەکەوێت باشترین شتێکە بکرێ بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکەی پشکنینە، هەمان قسە هەمان بابەت بۆ بەروبوومێکی کشتتوکاڵیش ڕاستە. ئەگەر تۆ جوتیارێک بیت چی لەوە باشترە نمونەیەک لە بەروبوومە نەخۆشکەوتووەکەت ببیت و لە تاقیگەیەکە لە ماوەی 24 کاتژمارە پێی بوترێ کە نەخۆشیەکەی بە دیاریکراوی چییە و چیشی وەکو چارەسەر بۆ بەکاربێنی. ئێستا ئەم تاقیگە کشتتوکاڵیە لە پێنجۆن کراوەتەوە و ئەمە یەکەمین جاریشە کە تاقیگەی لەو جۆرە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەدا بوونیان هەبێت. بڵند جوتیارێکی پێنجۆنە شەتڵی تەماتەی هێناوە بۆ ئەم تاقیگە کشتتوکاڵیە تا پشکنینی بۆ بکات، لە هۆکاری زەرد هەڵگەڕانی گەڵاکانی و سیزبوونی بکۆڵێتەوە. تەماتەکەم جۆر سیزبوونێک یان گەشەی باش نییە هێناوە بۆ لای کاکدکتۆر لەم کلینکەدا چارەسەریمان بۆ بکات و پێمان بڵێ فەحسیکا بزانین کێشەیەکی هەیە. زۆر ئاسانکاریمان بۆ کات ئەگەر بیگرێت لەگەڵ پێشترا وایە دکتۆرەکە بەری بۆ ئەوەیان زەرعاتەکە زۆربەی زۆری خراپە بۆم جا پێ دەزانین، بەس ئێستا کلینکەکە خێرا بێنی جوابانەوەیکی سەریحی 100% کە پێ دەڵێ ئەو شتە بۆ چارەسەریە بێتر زۆر تێچوویەکی کەمیشەیە بۆ فەلا. لەم تاقیگا کشتتوکاڵێدا هەموو جۆرە بەروبوومێک پشکنینی بۆ دەکرێت. جۆری نەخۆشیەکان بە کەمتر لە 24 کاتژمێر دیاری دەکرێت و چارەسەری پێویست بە جوتیار دەدرێت تا بەکاری بهێنێ بۆ بەرهەمەکانی. لەبێت و کلینیکێکی کشتتوکاڵی هەبێت بە دەقیقی بە وردی ئەو نەخۆشیانی کە هەمانە دیاری بکات، ئێمە ئەتوانین بە کەمترین تەکلیفە بۆ جوتیار بە کەمترین تێچوون بۆ جوتیار ئەو نەخۆشی کە هەیەی چارەسەری بکەین و کەمترین
موبیداتیش کەمترین قڕکەریش بەکاربێنین کە ئەمە هەمووی دووبارە سوودێکی باشی هەیە هەم بۆ ژینگەوەکو پێشرا ئاماژەم پێ هەم بۆ تەندروستی مرۆڤ چونکە لە باتی ئەوەی لەجێ ئەوەی کە چەند قڕکەرێک بەکاربێنین تا نەخۆشیەکە دۆزینەوە چارەسەری حەشەرەکە چارەسەری نەخۆشیە فتریەکە چارەسەری ڤایرۆس پێەکەین ئێمە بە یەک جۆر قڕکەر چارەسەری ئەو نەخۆشیەکەین کە لە ڕۆکەکەیە هەیە. بۆ یەکەمین جارە تاقیگەیەکی تایبەت بە بەروبوومی کشتتوکاڵی لە پێنجوێن دەکرێتەوە. کاری جوتیاران ئاسانتر دەکات و زەویە کشتتوکاڵیەکان و بەرهەمەکانیان لە تەشەنەکردنی نەخۆشی دەپارێزێت. کاری ئەم تاقیگەیە پشکنین و دیاریکردنی نەخۆشیە لە نێو کێڵگە و زەویە کشتتوکاڵەکاندا تاوەکو کاری جوتیاران ئاسانتر بێت و بەروبوومەکانیان پارێزراو بێت لە هەر جۆرە نەخۆشیەک. ئەڤیناتا کوردستان 24 شارۆچکەی پێنجوێن. لە سەرەتا وتم کە ڕەنگە هەندێکمان ژمارە دوانیەکان و ژمارە گەورەکانمان بۆ لە یەکتری نەدرێ بەخوا ڕەنگە هەندێکمان ژمارە تاکیەکانیشمان ئەگەر بە خێرایی پێبوترێ نەزانین ئەنجامەکە کاتە چەند بەڵام خەڵک هەیە کە توانای سەرسۆڕهێنەری هەیە بنمونە گەنجێکی پارێزگای دهۆک بۆ بەجێگەی سەرنجی کڕیاران و فرۆشیارانی شارەکەی خۆی. ڕەزوان موسا گەنجێکی دوکاندارە هێندە بە خێرایی ئامێری ژماردن بەکارەهێنێ کە کەسێک دەچێتە لای یەکەم شت سەرنجی دەچێتە سەر دەست و پلی ڕەزوان. ڕەزوان ماوەی 9 ساڵە لە دوکانەکەیە جوملە فرۆشیەکە و کاری خۆی ئەنجامەدا بە کوڕی حاسیبەکە ناسراوە چونکە زۆر بە وردی و بە خێراییەکی زۆر ئامێری ژماردنەکەی یان حاسیبەکە بەکارەهێنێ. زۆر کەس گومانیان هەبوو لەوەی کە ئەنجامەکەی کە خستوێتی ڕوو وانە بێت چونکە پێیان وا بۆ ناکرێ بە و خێراییە زۆرە ئامێری ژماردن بەکاربێنیت و هیچ هەڵەیەکی شیتیانەکەیت. بەڵام چەندین جار وردبینیان بۆ ئەنجامەکانی کردو و بۆیان دەرکەوتووە ئەنجامەکەی دروستە و هیچ کێشەیەکی شیتیانی. دەستپێکە ڕۆژێکە نیاویە کاریە وەکە هەڕۆژ ئەو قەستە جێ خۆی کاری دکات ڤیانەویش بوو شولێوی وەکریە کە وەکە ژمێریارەکە زانا و بلیمەت بهێتە ناسکردن. ئەجبەر لە زاتیاویت هەژمارتن و کارپێکردنا ئامیری هەژمارتنێ ئەب کوڕێ حاسیبێ هاتیە ناسکردن. ڕەنگە گەلک هەست فزیکیان بژن شتێکێک چێکریە ji ber vê me qaymeka bîst hesabî ku hemî jî ji malê bi zehmet me kirîne têda dênûke têskên berçavê kamîlê kadêka kiradwan şêtin dirist wa ji mara kum ketin. ئەبدیتنە لە زاتیاوی کێم چاو باوەرژێتکەن لێ ئەڤە ڕاستیە ڕدوانیە. هل دەستپێک من ئەزێ سەریع بیمەنەزە بەس حوسیبە بکەویتە دەستێ من دۆ دەستێم کەویتە سە حوسیبە ئەگەر خۆ دیری منیش بیتن بەس دەستێم کەویتە سەری من خرد دوکمێتوێ vێکی هەفتەی ئەس زۆنم دەوێ ڕۆچم شتێکی عادی دێشێم دەنگی ئاغم بەس چۆێ منیش کەویتە سە قۆیمێ ئەس قۆیمێ ببینم دەستێم کەویتە سە حوسیبێ ئەس دەشێم جەمعکەم دەشێم بەڕۆدگالتەوە ئاغ من عادیە شتێکی نورمال. بکر و کەسێن کۆتگەلویدا کارتکەن حێبەتیت بینن دەماک و ئەو پسولەیەن وانە کۆم دکەتن. قۆیمەوە درستە بێ قۆیمێ بۆرکەن. و هەنجی دەترسن کو دەما هەژمارتنێدا ژبەر لە زاتیە شاشیت پارە و کوژمێواندا بکات. لێ ڕدوانی ئەف گومانە ژی نەهێلایە و ئۆفەرێک دایە بکران. ئەو ژی هەر کەسێ خەلەتێکت کارەویدا ببینیت ئەو دشت لە ڕدوانی و هێتە خەڵاتکردن. وەختێ ئەس شولۆ خوشتکەم تۆێ منێ قۆیمێ بەس دەستێ منێ سە حوسیبێ سەحنەوە کەمە حوسیبێ خەلەتیۆ من گەڵکۆکێ ما هەمی گۆڤۆش ئەس بژمێ هەر خەلەتیە کۆی تشت ئێک مشتریەکێ من خەلەتیەکەم بینتە دەر ئەس هەتیەکی دەمیل جملەی هەر دەما مرۆڤی ڤیان ji wî karê xwe hebîtin û hejîkirin û kar têkelî hev dibin wî demî hunerek peyda dibîtin. Ridwanî jî eb hunerê xwe lezatiyê
کاریە باڵا بکران ji bo dukana xwe rakêşîtin. Mesûd Mihemed Kurdistan 24 Duhok. ئەوە گەرمن بەو خێراییە دەستمە سەر و حاسیبەیەدا بنە هەچی ژمارەی نامۆ هەیە دروستمە کردەیە. هاوڵاتێکی دانیشتی سۆران لە منداڵیەوە ئارەزووی کۆکردنەوەی گۆرانی هەیە. 37 ساڵە بەرهەمی دەنگی هونەرمەندانی کلاسیک بە تایبەتی ناوچەی موکریان کۆ دەکاتەوە. ئەو هونەردۆستە ژوورێکی ماڵەکەی وەکو مۆزەخانەیەک لێ کردووە و نزیکەی 1000 کاسێت بەکرێوقاوانی کۆن و ژمارەیەکی زۆر تەسجیل و ئامێری موسیقی کۆنی تیادا پاراستووە. لە مۆزەخانەکەی سەروەردا گۆرانی کۆکراوەکان نزیکەی 23,000 بن و دەنگی هونەرمەندانی کلاسیکی وای تایە کە ڕەنگە لای زۆربەی خەڵک زۆر ناسراویش نەبن. مۆزەخانەکەی بۆتە سەرچاوی توێژینەوەی زانستی بواری هونەر و گۆرانیوت. لە ئامێرێکی کۆن دەنجێکی دڵنشین پێدەکات. سەروەر ژوورێکی ماڵەکەی کردۆتە مۆزەخانە بۆ بەرهەمی دەنجی هونەرمەندانی کلاسیک. لە مەتیقەی مەهاباتە هونەرمەندێکی حەز و خولیای منداڵیەتی 37 ساڵە دەنجی هونەرمەندانی کورد بە تایبەت ناوچەی موکریان لە کاسێت و بەکرەی قەواندا کۆ دەکاتەوە. گۆرانیەکانی مەتیقەی موکریانم زۆر لایە. مەتیقەی بڵێن مەتیقەی سلێمانیم لایە، مەتیقەی هەولێرم لایە. زیاتر بڵێن ئەو گۆرانی کرمانجی خوارە و کرمانجی ژوور و بادینەکانیشم هەیە. 3000 خۆی ئەیاشکم شتەکان زۆرە بەڕاستی. بۆڵە من بۆ خۆشم زیاتر گۆرانیەکانی حەسەن زیرەک و ماملێم زیاتر. براهیمی قادری و سەید عەلی ئەمانەم زیاتر یعنی زیاترە گۆرانیەکانیان. لە تەمەنی 12 ساڵیەوە ئەو شریتەم هەیە ئەحمەد شەماڵ و ئاواتی ئامەقەرت ساڵی مێژووی تۆماری ئەمەیان بۆ 46 ساڵ و ئەمەشیان 52 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. لەمەیان 700 دانە و لەمەشیان 350 دانە خاڵە سەروەر لە مۆزەخانەکەیدا پاراستونی. ئەوانە زۆربیان کڕی. لە مۆزەخانەکەی سەروەردا ئامێری کلاسیکی زۆر دەبیندرێن و کونجێکیشی کردوتە پۆرترەیتی گۆرانی بێژان. ئێرە دەنجی هونەرمەندانی وای تێدا هەڵگیراوە کە کەمتر ناسراون. لێ ئەوێ ڕای ئەرشیفی دەنگ پەرتووکیشی دەربارەیان کۆ کردوتەوە. گۆرانی زۆر بەی ئەو هونەرمەندانم لایە ڕەنگە ناوی هەنێکیان و پێ بڵێم زۆر کە گوێی لێ نەبوو بێ زۆر کەسی شەیە بۆ نمونە عەوڵای سنجانم هەیە، سوڵتانی محەممەدیم هەیە، مەلا حوسێنی عەبدوڵازادەم هەیە، مەنافی عەبدوڵازادەم هەیە، عەبدوڵازادەم هەیە، بە برای خۆم بڵێم حەسەنی زارعیم هەیە. زۆر جاریش مۆزەخانەکەی ئەو بۆتە سەرچاوەی توێژینەوەی زانستی هونەر و گۆرانی بۆ قوتابیانی ئەم بوارە. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. ئەمانە بابەتەکانی ئەم ئێوارەی چیرۆکە هەواڵ بوون ئاسوودە و تەندروست.